لە ئێستادا بزوتنەوەی تالیبان چاوی لە دەست بەسەراگرتنی تەواوی ئەفغانستان و پێگەێنانی حکومەتێکی نوێ. وڵاتی چینیش کە لە ڕووی هێز و قەبارەوە گەورەترین دراوسێی ئەفغانەکانە چاوی لا بەرژەوەندی ئەمنی و ئابووری و سیاسیەکانی خۆیەتی. تا ئێستا چین سەبارەت بە داهاتووی پەیوەندیەکانی خۆی لەگەڵ وڵاتی ئەفغانستان بڕیاری کۆتایی نەداوە. بە وتەی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەو وڵاتە با ڕەسمی ناساندنی حکومەتی ئایندەی ئەفغانستان پاش هەڵسەنگاندنی ئەو حکومەتە دەبێت کە پێک دێت. بەڵام چین ئارەزووی خۆی بۆ دروستکردنی پەیوەندی لەگەڵ بزوتنەوەی تالیبان کە ئێستا کۆنتڕۆڵی لە سەدانەوەی خاکی ئەفغانستانی کردووە نیشان داوە. غواچونینگ وتەبێژی وەزارەتی دەرەوەی چین وتی کە لەگەڵ بزوتنەوەی تالیبان لە پەیوەندی بەردەوام داین. بوونی ئەو پەیوەندیەش لەلایەن سەرکردەکانی ئەو بزوتنەوەیەوە پشتڕاست کراوەتەوە. پرسیارەکە ئەوەیە چین کە خاوەنی ئایدۆلۆژیای شیوعیەتە لە ئەفغانستان و تالیبان بە دوای چیەوەیە؟ لە دۆخێکدا کە ئەفغانستان دەگەڕێتەوە بۆ 20 ساڵ بەر لە ئێستا و حکومەتی بزوتنەوەی تالیبان دروست دەبێتەوە. چین کە گەورەترین دراوسەی ئەو وڵاتەیە و بچووکترین سنووری بە سنووریەوێتی لە خۆ ئامادەکردندایە بۆ مامەڵەکردن لەگەڵ گەورەترین گۆڕانکاری نێودەوڵەتی لە 20 ساڵی ڕابردوودا. پەیمانگای ئاسیای خۆرهەڵات کە سەر بە پەیمانگای چینە بۆ پەیوەندی نێودەوڵەتیەکان بڕوای وایە گۆڕانکاریەکانی نێو ئەفغانستان کاریگەری ناڕاستەوخۆی لەسەر ئاسیای ناوەڕاست و پاکستان و خۆرهەڵاتی ناوەڕاست دەبێت کە ئەمەش لەسەر ئارامی سنوورەکانی چین بنیادنانەوەی پشتوێنە و ڕێگای ناوچەکە و جیهان کاریگەری دروست دەکات. هەروەها پێی وایە کە دەبێت چین لە بنیادنانەوەی ئەفغانستان بەشداری بکات. هوشیشینگ بەڕێوەبەری پەیمانگای ئاسیای خۆرهەڵات دەڵێت چین لە پەیوەندیەکانی لەگەڵ تالیبان بە دوای 3 بابەتی سەرەکیەوەیە. ئەو 3 بابەتەش سیاسەت و ئەمنیەت و ئابوورین. هوشیشینگ باز لەوە دەکات چین دەیەوێت لە ئەفغانستان حکومەتێکی گەورە و گشتگیر پێک بێنرێت با ڕەچاوکردنی تایبەتمەندیەکانی کۆمەڵگای ئەفغانی. هەروەها لەگەڵ بۆچوونی چین لەسەر ئاشتی و ئاسایشی وڵات یەک بگرێتەوە. بە بڕوای بەڕێوەبەری پەیمانگای خۆرهەڵاتی ناوەڕاست لە ڕوانگەی ئابووریەوە چین دەیەوێت ئەفغانستان ببێت بە بەشێک لە پەرەپێدانی وڵاتەکەی کە سەرەتاکانی ئەم نیازەش دەرکەوتووە. کاتێک هەرسێ وەزارەتی دەرەوەی چین و پاکستان و ئەفغانستان گفتوگۆیان لەسەر دروستکردنی ڕێڕەوێکی بازرگانی لە نێوان پاکستان و چین کردووە کە لە کۆتاییدا کابول سوودی لێ دەبینێت. هەروەها لە ڕووی ئەمنیەتەوە چین بە توند و تۆڵکردنی پەیوەندیەکانی لەگەڵ تالیبان ئامانجی دژە تیرۆر لە هەردوو وڵات پەرە پێدەدەن. هاوکات سوود لەو بەڵێنانە وەردەگیرێت کە ڕێبەرانی تالیبان لە چەندین بۆنەدا جەختیان لێ کردووەتەوە و تویانە ڕێگە نادەن خاکی وڵاتەکان بۆ هێرشکردنە سەر خاکی چین بەکار بێت و ناهێڵە ناسایشی چین بکەوێتە مەترسیەوە. هاوکات ئەمنیەتی شینجیانگ یەکێکە لە گرنگترین بابەتەکان بەلای چینەوە کە لەو هەرێمەدا موسڵمانەی غوێریەکان تێیدا دەژین و هاوسنووری ئەفغانستانە. چین ناوێت جارێکی دیکە گروپە بەرگریکارە چەکداریەکان دروست ببنەوە ئەفغانستان بکەن با مۆڵگەی خۆیان. لای خۆیەوە بزوتنەوەی تالیبان چینی بە وڵاتی دۆست ناو بردووە. ئەمەش پاژەوەی سوهیل شاهین یەکێک لە وتەبێژەکانی تالیبان وتی بزوتنەوەکەیان پاراستن و سەلامەتی سەرمایەدار و بازرگانە چینیەکان لە ئەفغانستان گەرەنتی دەکات و دەیانەوێت بۆ دووبارە بنیادنانەوەی ئاوەدانکردنەوەی ئەفغانستان سوود لە چینی دراوسێ و دۆستیان وەربگرن.